باڵەخۆشەکان ڕێژەی مردن زیاد دەکەن. مەترسی گەورە لەسەر خواردنی باڵ ئاشکرا دەبێت. ماوەیەکی زۆرە باڵی مریشک خواستێکی زۆری لەسەر دروست بووە و ڕۆژ بە ڕۆژیش دوکان و بازاڕی گەورەی بۆ دروست دەکرێت لەژێر ناونیشانی باڵەخۆشەکە. هەرچەندە خەڵکی بۆ تام و لەزەتەکەی بەو شێوە گەورەیە ڕویان لە خواردنی باڵ کردووە، بەڵام ئێستا دەرکەوتووە خواردنی باڵ مەترسیدارە و ڕێژەی مردن و توشبوون بە نەخۆشیە درێژخایەنەکان زیاد دەکات. لە توێژینەوەیەکی ڕێکخراوی جیهانی WHO پەیمانگای نێتەوەی NCI ژێرپەنجە دەرکەوتووە ئەو خواردنانە هۆکارێکن بۆ ژێرپەنجە دەشڵێن هەر کاتێک گۆشت سوور دەکرێتەوە زیانەکەی دوو ئەوەندەی سوودەکانی زیاد دەکات. توێژینەوەکان باڵ وەک هۆکاری سەرەکی ژێرپەنجە دیاری ناکەن، بەڵام هۆشداری تون دەدەن لە شێوازی ئامادەکردن و بەتایبەت سوورکردنەوەی ڕێنمایی خەڵک دەکەن باڵ بکوڵێنن لە جێی ئەوەی سووری بکەنەوە. تا دێتیش لە جیهان و لە عێراق بەتایبەتی ڕێژەی توشبوون بە نەخۆشی ژێرپەنجە زیاد دەبێت و نەخۆشخانەکان پڕ دەبن لەو کەسانەی کە بە خواردنی ناتەندروست تووشی نەخۆشیە ترسناکەکان دەبن. هەرچەندە پێشووتریش چەندین دکتۆر لە هەرێمی کوردستان ئەوەی ئاشکرا کردبوو کە زیادەڕەویکردن لە خواردنی باڵی سوورەوەکرا دەبێتە هۆی تێکچوونی هۆرمۆنی تیسترۆن و چەندین نەخۆشی پێست. ئەوەی تا ئێستا شارەزا و دکتۆرە تایبەتەکان لەسەر باڵ ئاشکرای دەکەن ئەوەیە: باڵی مریشک پرۆتینێکی زیاد لە پێویستی تێدایە، کاتێک بە ئاگەر سوور دەکرێتەوە دەسووتێت و دەبێتە مادەی زیانبەخش لە جەستەدا.